کارهێنانی دەرمان بەهەڵا تەمەەن کاریگەرێکی خراپی هەیە دەبێت بە دوای چارەسەری ئەو مەسلەی دابگەڕێت بۆەوەی خەڵک بتوانێت کە چیری کە تووشی ئەو نەهامەتی و ناخۆشیانە نەبێت بەڕاستی چکە مەسلەی دەرمان شتێکی گرینگە لە بۆ ژیان هەموو ڕۆژێک لەوانەیە زۆربەی زۆرمان پێویستیمان پێی دەبێت نابێ ئەو مەجالە بدرێت کە ئایا دەرمانەکە ئەکسپایرە یاخۆ لە کۆمپانیاکە خەلەلێکی تێدایە کە دەیهێنێت باشتر وایە کە خەڵک ڕۆشنبیر بێ ڕۆشنبیرێکی تەندروستی بتوانێت کە شتی چاک و خراپ لێک جیا بکاتەوە و ڕقابەیەکی توندی شەبێت لەسەرەوە مەسەلەن بۆی دەرمانی خراپ نیەتە ناو سەیدەلیەکانەوە. باشە نەبوونی ڕقابە و هۆشیاری خەڵک وا دەکات کە پزیشکەکان دەرمان بەهەڵە بۆ نەخۆشەکانیان بنووسن. زۆر جار لەوانەیەوە هۆکار بێت زۆر جار لەوانەیەوە هۆکار بێت کە لێپرسینەوە نەبێ بەرامبەریان یان جۆرێکی کە ینی بەڕاستی خۆش نییە ینی کە ئەو شتانە دووبارە دەبێتەوە زۆر جارەوەمان بیستوە کە هەیە کوێر بووە هەیە تووشی کۆمەڵێک گرفت بۆ بەوەی ئەو کارەوە. باشە هەڵەی پزیشک بۆ نمونە کە پزیشکە و هەڵەیە دەکات ئایا هۆکاری و هەڵەیە چییە بۆ هەڵەیە دەکات؟ وڵات دەبێت لە پزیشکەکە پرسی بۆ دەبێ هەڵە بکە پزیشک بێ و چەند ساڵ بخوێنێ و بتوانێت کولەی تەواو کردی بێ و مەماندبوونێکی بۆ دەبێ هەڵەیەکی وا بکات. دیارە ئەمە هەر لە بیداتەوە پەروەردەکەمان سەقەتە ینی چۆن دەبێت دکتۆر هەڵەیەکی وا بکات. ئەوەیە دەبێت لێ پرسینەوە لەو مەسەلانە بکرێت. زۆر جار ئێمە ڕەنگە بەشێکی زۆرمان پێویستیمان بە دکتۆر و بە چارەسەرەکانی بێت بەڵام جاری وایە دەچێت لای پزیشکی بەڕێز پزیشک کە چارەسەرەکەت بۆ دەنووسێت دەڵێ بڕۆ لە فلانە دەرمانخانە لەوێ هەیە. ئەوە بەڕاستی زۆر عیبە زۆر شتێکی ناشیرنە پێویستە ئەو دنخۆشە بۆ خۆی مخەیر بێن یختیاری خۆی هەبێت لە شوێنێک دەیکڕیان نایکڕێت بەڵێ من بۆ خۆم شخصیان چووم بۆ لای دکتۆر توێتی لە فلان سەیدە لێ بڕۆ بکڕە ئاخر بۆ دەبێت ینی هەر لەوێ هەیە نابێت کەواتە دەبێت کۆبوونەوەیەک هەبێ ینی دەمجێک هەبێت لە مەسەلەکەدا پەیوەندیەک هەبێت ڕەبتێک هەبێت لە بین دکتۆر و سەیدەلێ نابێ ینی بەڕاستی جەنابەت ئەو ڕەبتە چی ینی دکتۆرەکە سەهمی هەیە لە دەرمانخانەکە یاخوتەری خۆیەتی دەبێت هەر ئەوە بێ ینی خۆیەتی یان دەبێت سەهمێکی هەبێت دەنا بە بەلاژ ناڵە بڕۆ بۆ ئەو سەیدەلێ. باشە لەو جۆرە حاڵەتانەدا نەخۆش تووشی حاڵەتی دەرونی نابێت ڕەنگە هەمان چارەسەر لە لای دەرمانخانەیەکی تر هەبێت بە نرخێکی هەرزانتریش بەڵام ناوێت بیکڕێت دەڵێ نەوەکو ئەوە باشتر بێت لەوە. بێگومان وایە لەوانەیە دکتۆرەکە ئەو نەخۆشە بڵێ ئەگەر لەو سەیدەلێ نەکڕم ماناواکانی کە هەمویان هیچیان هیچ نین لەوانەیە واش نەبێت لە شوێنی کە دەرمانەکە کوالیتی باشتریشی هەبێت بەڵام بێگومان نەخۆشەکە تووشی دڵە ڕاوچێ دەبێت لەو بارەیە. پەیامە چییە بۆ ئەو پزیشکە بە ڕێزانەی کە نەخۆشەکانیان تووشی دڵە ڕاوچێ دەکەن لەسەر ئەو بابەتە ئایا با نەخۆش مخەیەر بکرێتن باشتر نییە لەوەی کە دەرمانخانەیەکی بۆ دیاری بکرێت؟ وەڵی من ڕێی شخصی هۆمەوەیە نەخۆش بۆ خۆی مخەیەر بێت لە کوێ شت دەکڕیان ناکرێت ئەجار ئەو هینەش نەبێت لەسەر نەخۆش کە دەچێت ینی پێویستی بە زۆر شت نییە بەڵام بڕۆ ئەوم بۆ بکە شام بۆ بگرە ئەوم بۆ بکە بڕۆ ئەوە بکە ئەوە بکە چەند هێندێک زیادە مەسرە بە نەخۆش دەکەن ئەوە بەڕاستی بەتایبەتی لەو دروفۆلۆ خێرانی ئەو ڕۆکەتەی کەوتن بۆ نەخۆشەکان کارێکی زۆر ناخۆشە و کارێکی گرانە پێویستە چاویان لەوە بێ کە ئەو خەڵکە ماندووی ئەو خەڵکە هیلاکە گیرفانی نییە وەزی نالەبارە دەبێت بتوانێت کە چۆن ئەو ویشانە بەڕێوە دەبن.